افجادوی کیوانه دا هجای حازم الغبرا روشکار بری وزارت درو امریکا جو واشنطن میوان منه هجای حازم تو بخیراتی کردستان 24 مبستا ترامپ جگرزن بهس لسر ایران چیه گاواد بجیتن افرو هر افرو از ده گرزن هس یم بقوتن کجک لإيران دم مقصد اوی چیه او ده چکن شكرا على الاستضافة. سپاس بۆ طبعا من الواضح أن بانگشتکردنم هناك ضرورة وەکڕون و ئاشکرایە العمليات العسكرية الآن في ئێستا ئۆپەراسیۆنە سەربازیەکان لە ئێران زیاتر پەرەدەسەنن دوای هێرشە سەرەتاییەکان سیستەمی بەرگری ئاسمانی بەتەواوی تێکشکێنرا بەڵام ئێران لە هەڵدانی موشک بە شێوەیەکی هەڕەمەکەی بەردەوامە و هەڕەشە لەسەر خەڵکی سڤیل و بەرژەوەندی ئابووری و سەربازیەکان دروست دەکات لە ناوچەکەدا بۆیە گرنگە ئۆپەراسیۆنە سەربازیەکان زیاتر بکرێن بۆ بامانکردنی هەر کۆگایەک یاخود پەناگەیەک گومانی لێ بکرێن موشکی لێبێ یاخود پێگەی فەرماندەی سەربازی ئێرانی لێبێت بە تایبەتی پێگەکان و قرارگەکانی سوپای پاسداران یاخود هەر شوێنێک گومانی لێ بکرێ کە تێوەگلاوە لە ئۆپەراسیۆنە سەربازیەکان و هەڵدانی موشک و درۆن بۆ سەر خەڵکی سڤیل و بێدەسەڵات لە ناوچەکانی وڵاتانی کەندا و وڵاتانی دیکەش. باشە هێژای حەزم الغەبرا و ئێوارەی دۆناڵد ترامپ دەبێژیتن ئیران لە ڕۆژهەڵاتە ناوین حاڵێ حاضر بێهێسترین دەولەتە بەڕاستیژی ئیران بێهێسترین دەولەتە نوکە؟ بالتأكيد هەر دەوڵەتێک ئەمڕۆ هیچ توانایەکی بەرگری لە خۆکردنی نەبێت توانای نەبێت بەرگری لە ئاسمان و سنوورە ئاسمانیەکانی نەکات بە تایبەتی وڵاتێکی خاوەن نەوتێکی زۆری هەبێ وەک ئێران کە موشک و بالیستی هەبێ و نەتوانێت بە تەواوی هەڵی دات و ئاراستەی وڵاتان بکات ئەمە نیشانەی لاوازی و شکست هێنانە بەڵام ئێران هەڵی بژارد ڕێچکەی تیرۆر بگرێت نەک بۆی بەرگری لە خۆی بکات بۆی زیان بە کەسانی تر بگەینێت ئەمەش سوود بەڕژێمی ئێران ناگەینێت. باشە ئەگە هوسا ئیران بەهێزترین وڵاتە لە ڕۆژهەڵاتە ناوین ئەف هێرشێن ئیران دکات چییە گاوات بژیت ئەم بوو شەڕەکێ درێژخواەن ئامادەینە چییە گاوات بژیت ئەوە دەست ئەوە حتانوکە هەوادیتی بتنێ دەست پێکێت چییە؟ يعني هذه ئەمانە بەشێکن لە پروپاگەندەی ئێرانی کە سەرەتا لە ناو ئێران بڵاو دەکرێتەوە بەر لەوەی لە دەرەوە بڵاو بکرێتەوە دەزانین ئێران ژمارەیەکی زۆر سنوورداری لە موشک و درۆن هەیە ئەمڕۆ بە تەواوی توانایی نەماوە موشک و درۆن دروست بکات بۆیە کاتێک زبەخانەی موشک و درۆنی ئێران نامێنێت کە ڕۆژانە بەکاری دەهێنێت ئێران هیچ شتێکی لەدەست نامێنێت بۆیە لە ڕووی تەکنیکیە و لە ڕووی پراکتیکیشەوە ئێران ناتوانێت هیچ شتێک بکە لە ڕۆژانی ئایندەدا. کێشەکە ئەوەیە کۆتا هەنگاو چالاکردنی بەشێک لە بریکارەکان و میلیشیاکانی سەر بە ئێرانە لە ناوچەکەدا ئەمەش زۆر مەترسیدارە بە تایبەتی لەسەر خەڵکی سڤیل لە عێراق لە لوبنان لە یەمەن و وڵاتانی تریش بەڵام بە شێوەیەکی گشتی ئێران ناتوانێت لە ڕووی سەربازی و بەرگە بگرێت زیاتر لەمە درێژە بکێشێت. باشە هێژای الغەبرا هین چاوەڕێتکەن حتا کەنگی ئیران لەبەر خوب بدەتن و بشێتن بەڕەڤانیەل خوبکەتن ئایا دەمێکی دەستنیشانکری ئەمریکای دیار هەیە و حتاوی دەمی جەبلخانە و هەممی کوگەهێن چەکیên ئیرانê ji nav diçin نقطەیە ئەخیرê ya vî cengî بۆ ئەمریکا کەنگیە؟ للأسف لا يمكن تقريبا بەداخەوە ناتوانین بنزگەی سەیری بکەین چونکە کات پشت بە تەوژمی ئاراستەکردنی موشک و درۆنەکانی ئێران دەبەستێت ئێران دەتوانێت کۆتایی بە هەموو کۆگاکانی بهێنێت لە ماوەی چەند کاتژمێرێک یان چەند ڕۆژێک یان چەند هەفتەیەکدا مەش دەگەڕێتەوە سەر
تەوژمی هەڵدانی موشک و درۆنەکان ڕۆژانە دەبینی موشک هەڵدەدات بینیمان لە ڕۆژانی ڕابردوودا ڕۆژ دوای ڕۆژ ژمارەی موشکەکان کەمتر دەبوو توانەکانی ئێران کەمتر دەبێت بەڵام مەحاڵە کاتێکی دیاریکرااو دەستنیشان بکەین لەبارەی کۆگای تەقەمەنیەکانی چونکە ژمارەکەی بە تەواوی نازانین بەشێکی زۆریشی بە بردومان ئاسمانەکان تێکشکێنراون بڕیاری سەربازی ئێرانیش نازانین کێ دەری دەکات تەنانەت لایەنی ئێرانیش نازانین چ بڕیارێکی سەربازی داوە ڕۆژ دوای ڕۆژ چی دەکات هێژە الغەبران و کەس گەلتە تاغڤم هێرش سەر قەتەر دەهێنەکردن و لەسەر ئیمارات هێتەکردن و بەری نوکە دەنگێ ژناوبرنا درۆنێکی لە هەولێرە هاتە بihîstin وڵاتên kendavê evrûke narazîbûna xwe ya tund gihandiye Amerîka jî li ser berdewamiya hêrişên Îranê bû ser welatên wan eger bi vî halî Îran berdewam bîtin dêbîte destpêka hatina van welatên erebî kendavî bû nava vî cengî li dijî Îranê حتى الآن لا تا يوجد ئێستا تحرك هیچ جموجۆڵێکی ڕوون و ئاشکرا لەلایەن وڵاتانی کەنداوەوە نییە جموجۆڵی ئاشکرا کە دیار بێت یاخود گوێبیستی بووبین بیرۆکەی جموجۆڵێکی سەربازی هێرشی زمینیە لەلایەن شەڕکەرە کوردەکانی ئێران تەنانەت ئەوانی لە دەرەوە ئێرانیش من بچنە نێو خاکی ئێران و هێرش بکەن ئەمەش شەڕەکە ئاڵۆزتر دەکات بۆ ڕژێمی ئێران لەوان هەیە ئەمە باشترین هەنگاوی سەربازی بێ ئەمڕۆ بگیرێتە بەر بۆی کۆتایی بە ڕژێمی ئێران بهێنن بە خێراترین شێوە باشترین بەڵام هێزی وڵاتانی کەندا و هێزێکی زەمینی نابێت زۆر هۆکاری شەیە ماڵۆستر دەکات بەڵام هیچ پێویست نییە هێزێکی سەربازی زیاتر لە هێزی ئاسمانی زیاتر بنێردرێت چونکە هێزی ئاسمانی ئەمریکی بەسە ئەوەی gelek şarazayên serbazî dibêjin nemumkin e Amerîka bişêtin bi hêza esmanî vî şerî di qazanca xwe da yekla biketin nemumkin e mecbûr e dawiya dawî serbazan bihênêrîtin û bi hêla zemînî hêrişê biketin آیا امریکا براستی جی وکی ترامپ گوتی ممکنه و البره هزا زمینی پنیریتن یان جی ممکنه مجولی رخصتنا بره که نافخوی ایرانی بیتن کش ناف خورا ببن لشین و لجه هزا زمینی امریکا ده نافخوی ایران دا ویرولی بگیرن به پشتوانی امریکا اسرائیلی؟ هذا ما يجري العمل عليه الآن ئێستاکار لەسرەمە دەکرێت هەواڵ هەیە بەڵام پشتڕاست نەکراوەتەوە وایە هێزی پەڕەشوتی یەکەی هەشتا و دوو ڕۆڵێکی گرنگ بگێڕێت بەڵام دیار نییە ڕۆڵی ئەو هێزە چی دەبێت و چۆن دەبێت بەڵام ئەمڕۆ سەرنجەکە بۆ پلانی سەرکەوتن پشت بە هاوبەش و هاوپەیمانانی و ناوچەکە دەبەستێت بە دیاریکراویش هێزە کوردیەکان کە بە باشی ڕایانیان پێکراوە هێزیان هەیە فەرماندەییان هەیە توانای کۆنتڕۆلکردنیان هەیە چەکیان هەیە تا ڕادێک بتوانن بچنە ناو خاکەوە بەڵام لە ڕووی ئۆپەراسیۆنەوە لە ناو ئێران تا ڕادەیەک هاوشێوەی جەنگی دووەمی جیهانی دەبێت چەند ژمارەیەکی بچووک بەڵام ڕایانیان پێکرابێ توانایان هەبێ توانای هەماهنگگی و پەیوەندیان هەبێت ئەمەش نیگەرانێکی زۆری بۆ ڕژێمی ئێران دروست کردووە کە خۆی نەگونجاند بوو یاخود پێشتر شەڕی سەرزەمینی خۆی نەبینی بەمەش ئەم سیناریۆیە سەرکەوتوترینە دەبێت لایەن بێت هێزە کوردیەکان بەڵام بە هەر دەرەوەی هێزە خاکی ئێران هێرشیان کرد لەوانەیە زۆر ئەرێنی بێت باشە بە هەر حاڵ هێژەیە غەبراڤە ئەمریکایەت بێژیتن ئارمان جەمە ژناوبردنەوەی حکوومەتێ نینە تەمام لێژلایەکێ دی ترامپەت بێژیتە ئیرانێ بێ هیچ پێشمەرجە یانژی مەرجێن مەرج وەها بن وەرن ڕێکەفتنێ بکەن و خوڕا دەست بکەن ئیرانژی بێژیتن ئەڤە خەونە ئەم خوڕا دەست بکەین یانژی بهێنە ناوە ڕێکەفتنەکێ vê xewnê Trump û evê tu dibêjin dê gelxûbene gorê aya di vî demî da hîç derfeteke diplomasî
نظريا يمكن لە ڕووی إنهاء هذه تیۆریەوە الحرب في دەکرێت الساعات ئەم القادمة. جەنگە لە چەند کاتژمێری ئایندەدا کۆتایی على سبيل المثال بۆ نمونە إذا أتى مجتبى خامنئي ئەگەر وقال أنا مجتەبا اليوم سأستلم خامنەی زمام الأمور گوتی في من البلاد لەمە و دووە وسأتجه بالبلاد دەسەڵاتدار إلى دەبم و منحاج بەرپشارتی لە ئەستۆ دەگرم وڵات بەرەوە وسأقوم بالاتفاق قۆناغێکی مع نوێ الولايات المتحدة دەبەم و والمجتمع الدولي على ڕێککەوتن موضوع لەگەڵ ئەمریکا و الأمن کۆمەلگەی نێودەوڵەتی على دەکەم موضوع لەسەر بابەتی الصواريخ والمسيرات، ئەتۆمی و لەسەر وأيضاً على بابەتی تمويل موشەکە الإرهاب بالیستیەکان و العابر درۆنەکان و ئەو وأيضاً في گروپە هذه تیرۆریسیانێک المرحلة کە سأعمل على سنوور تغيير بەزێنن بنية ئەو کاتە النظام کار لەسەر الإيراني گۆڕینی پەیکەربەندی ڕژێمیش دەکەم بۆی نەبێتە هەڕەشەیەک لە داهاتوودا بۆ سەر وڵاتانی دراوسێ و بۆ سەر خەڵکی سڤیلی بێتاوان لە عێراق بن یان لە خۆت لە وڵاتانی تێدا و یان لە ئیسرائیل ئەمە بەس دەبێت بۆی کۆتایی بە جەنگ بێن بەڵام کێشەکە ئەوەیە ڕژێمی ئێران ڕژدە لەسەرەوەی نەگۆڕێت ڕژدە لەسەرەوەی بە تەواوی پێگە و جونگەکانی و دامەزراوەکانیدا دامەزراوەیەکی تیرۆریستی بێ لەسەر شێوازی دەوڵەت ئایا کەس دەتوانێت لە ناوخۆی ڕژێمی ئێران ئەمە بگۆڕێ ئەمە گەورەترین پرسیارە لێرە ڕۆڵی دیپلۆماسیەت و دانوستان دەردەکرێت بەڵام ئامانجەکە ئاشکرە ئامانجەکە ڕوخانی ڕژێم نییە ئامانجەکە گۆڕینی ڕێچکەی ئەو ڕژێمێ ئایا لە ڕێگەی ڕژێم دەبێت یاخود پێویستی بە ڕژێمێکی نوێ دەبێت بە شێوێک لە شێوەکان پێک بهێنرێ ئەمە ئەو پرسیارەیە تا ئێستا بێوەڵامە بۆ لایەنی ئێران جۆرێک لە شڵەژان و تێکەڵبوون هەیە هیچ سەرکردایەتێکی نوێ و ڕوون و ئاشکرانیە بۆ داهات و تا ئێستا سەرکردایەتێکی کاتی هەیە بەڵام کەس بە ئاشکرا پێشنیاز نەکراوە لە ماوەیەکی ئایندەدا باشە بزانین ئەف شەڕادی حتا کیڤەتشیتون و پێشهاتێن تازەین ئەف شەڕەڤەت کەتن ممکنە تشتین گەلک جوداتر بن هێژای حازم ئەلغەبرا ڕەوێژکارێ بەرێ وەزارەتە دەرڤە ئەمریکا ژێ واشنتنێ گەلک سپاس